گەورەترین چەکمان چەکی مسلمانان بۆ گیان دوژمن و نەیارانی کورد دوعای خێرە. کورد بێ پشتە بێ پەنایە بێ هیچ شتێکە بەس ئەمڕۆ خوای گەورە لەگەڵ کوردە هیچ کەسێ لەگەڵ کورد نییە بەڕاستی هیچ کەسێک بڕوان بە هیچ کەسێک نیە گەڵ پشتیوانی کورد بێ بەس ئەڵڵایە ئەڵڵا ئاگای لە کورد بێت. من داواکارم ڕێگایە هەبێ بتوانین بچینە و دیوە بەلای براکانمان ئەڵڵا خۆی بێ بە هاوکارتان و مەشترسن ئێمە هەر بە کلاشکۆفێ وڵات ڕزگار بوو ئێوەش هەر بە کلاشکۆفێ خوا پشتیوانمانە تۆپم وەم نایخوا لەلای کورد بەخوا دەبابەی لێدە چیمایی لێدە شێتێکەکەی ئەوەی تر هاترێبی من ئیش یەکەم لە پێناو خوایەکەم خوا ئاگای لێم بێ بەسە پێویستم بەوەی تری نییە بەس خوای گەورە ئاگای لێمانە ئاگای لێمانە ئەو لافاوە ئەگەر لە شەوا بۆ هەمومانە خنکای لەسەرەتای لافاوە بۆ چەند ڕۆژ تۆ خەریکی پاکردنەوەی ناوشار وڵایی ئێمە زۆر بوو نازانم 14 بوو 15 بوو 16 بوو هەتا زۆر ئێستاش نزیکی سێش هەر شتماوە تا چەند ڕۆژی پێش سێشتن شوێنێکمان ما بوو گەراج شوێنەکان لەگەڵیان بووین ئێستاش هەنێ بینامانەیە هەر قوڕاویتیایە و هەر خەریک بووین من لەبەرەوەی دۆخی ئەوەی خۆم من دارایی خۆم ئیشوکارمەیە چوومە شەر ئیشوکارەکەی خۆم ئەو ڕۆژانەی کە لە ماڵ بم مەگەر بتوانم و هاوکارێکم ژیان ناتوانم 24 ساعت خەریکیەوە بم و چەند ڕۆژێک 20 ڕۆژ زیاتر ئێمە خەریک بووین لەخوا بەزیابێ سپاس بۆ خوا و سپاس بۆ جەنابەت. چەند ڕۆژ نەخەوتی وڵایی نزیکەی دە شەو بوو 12 شەو بوو بزانام چەند ساعاتێکی کەم خەوتم ینی کەم خەوتم لەبەرەوەی زۆر پشارەکەی من لە دۆخێکی ئەوە تا تقریبا 4 شەو 4 ڕۆژ من هیچ 4 شەو 4 ڕۆژ هیچ دانیشتنیەکەم نەبوو هەر 24 ساعت نەخەو نەوەستان نەبوو هەر وەستانیش لە حرەکەی لە جەستەمان نەمەتوانی دانیشم ینی دەقم بەس بۆ وایە بەردەوام باتمای ڕۆژمایە لەبەر ئیشەکانمان زۆر زەرور بوو ئێمە تەواوی 12 تیممان هەبوو لە 12 شوێنەوە بۆ بە تەنکەر ئاو و شۆفڵ و جەنابەت هاتی تەلامان و بینیت خەم بووم و بینیتی چیمانەکە لەبەری خەڵکەمان پێویستی پێ بوو ئیسە لە خوا بەزیابێت دیێخە هۆیە وەربووتەوە وا لە دیۆخانی کاکشێخێ مەداغا هەمومان تەواوی ستافەکە و ئەو خەڵکە جوان هەمومان لێرە داواتی باشە کاگەرم هەستە چۆنە هێندەمان دوو بوویت پێ دوایمان دوێنەکەت بە فیرۆنە چووە نا ئینشاءڵڵا ئێمە یەکەم جار لە پێناو خوایە کردمان دووەمیش لە پێناو خەڵکی خۆمانە ئەمە کورد و زمانی خۆمانن چۆن بابەزایە چیە بابە ئەو خۆ ئاگای لێم لە ئاسمانەوە من ئیش یەکەم لە پێناو خوایەکەم خۆ ئاگای لێم بێ بەسە پێویستم بەوەی تری نییە بەس خوای گەورە ئاگای لێمانە ئاگای لێمان ئەو لافاوە ئەگەر لە شەوا بۆ هەمومانە خنکاین ینی من چیمەیە ڕەنگە ئێستا کارەساتێتە ڕووداد خوانە خواسە خوایە لەم وڵاتە لە بەڵالادیانی ڕەنگە ڕووداوێتە ڕوودا وڵاتەکەمان کاول بێت وڵاتەکەمان بێت نا هەتا بۆت کرا تواناتە بوو قاچت هەبوو تەمەنت هەبوو بتۆ ئیشکە ئیشی خێرکە هاوکاری خەڵکە خزمەتکردن جوانترین خزمەتە بە وڵاتەکەی خۆمان جوانترین خزمەتە بە خەڵکی خۆمان بە مسلمانان بە کەسوکارەکانی خۆمان ئێستا بۆچی گریایی من لە کاتی دیارەکە ژیرام دوو کێشە هەبوو لە مێشمایشیان لەوەی کە لەخوا بەزیابێ بە زەرەرێکی کەم لەم لافاوە قوڕاوە دەرچوین دوو هەمیش کاتی لافاوەکە دیمەنەکەی هەر لەبەر چاومە و ئەو قوڕا و لیتەیەکە هات و ئەو وەزعی چەمسەماڵم بینی وتم خوایە تۆ خۆت بی بەهانای چەمسەماڵ ئەمە یەکەم دووهەمیش ئێستا من حالێن قوڕاوەکەی چەمسەماڵ تێپەڕیوە براکانمان لە ڕۆژاوە دۆخێکی خراپیان هەیە خوای گەورە هاوکاریان بێ خوای گەورە کۆمەکیان کا بەڕاستی لێرە بۆ ئەوان و بۆ شەیدەکانی ئەوان بێتاقەتم لەبەرەوەی من ڕۆژگارێک بوو کەسوکارەکەی من ئاوا لەم دۆخەیە ئەلفال کران لەم دۆخەیە زیندە بە ساڵ کران لەم دۆخەیە کەسوکارەکەی من خۆڵ کرا بەسەریانە لەم دۆخەیە بوو کەسوکارەکەی من کران بە پەتی سێدارەیە بۆیە ئەمڕۆ من ڕۆژ ئاوا قەت لەبیر ناکەم ئێمە ناڵێن چوار پارچەین ئەڵێن یەک دڵین ئێمە ناڵێن چوار پارچەین ئەڵێن یەک ڕوحین لەبەرەوەی ئەوان براکانمان کە لەوێ لە شەڕابن لە خەمابن ئارامیش لە سەمسەماڵ من داواکارم ڕێگایە هەبێ بتوانین بچینە و دیوە بەلای براکانمان ئەگەر هیچمان پێ نەکرێ بتوانین بە خواردن و زەخیرە و ئەو هێزی پشتیوانی دوو یارمەتیان بدەین ئەگەر کرایش ڕێ بکرێتەوە بۆ تەواوی گەنجانمان ئەو هەموو گەنجەمانەیە لێرە بە لێشا و داواکەن لە بەرپرسانی وڵاتە ڕێمان بکەنەوە ئەگەر حاڵات کاتەکە گەورە بوو با ئێمەش بتوانین بەس ئێمە لێرە لە کوردستان گەورەترین چەکمان چەکی مسلمانان بۆ گیان دوژمن و نەیارانی کورد دوعای خێرە لە کوردستان و دوعای خێر بۆ کوردزەکانەکەن لە هەر شوێنێکن بە تایبەتی براکانمان لە سووریا یا ئەڵڵا خوا کاریان بۆ ئاسانکە خوای گەورە پشتیوانیان بێت خوای گەورە خۆی بێ بەهانایانەوە خۆی بێ بەهانایانەوە پەروەردگار خۆی بێ بەهانایانەوە لەبەرەوەی کورد بێ کەسە کورد بێ لانەیە کورد بێ هانایە کورد هیچ شوێنێکی نییە برا کوردەکانمان پێویستیان بە ئێمە پێویستیان بە هاوکاریمە من ئەو کاتەی دیمەنی قوڕاوەکەم لەبیر بوو ئەمڕۆژ سپاس بۆخوا لە دوێخانی کاک شێخی مەمەداغا ئەم هەموو گەنجە جوانە ئەم هەموو خەڵکە جوانی لێرە دەعوات کردو قەڵاتی ڕێزەنانی کردو من سپاسێکم ینی من هەنێ دیمەنمە بینمەوە هێتەوە بەرچاوم و ئەو ڕۆژگارانەی کە سوکارەکەی ئێمە فال کراوە ئەمڕۆ لە سووریاش هەمان کارە ساتەیە بەرامبەر قەومەکەم کە کووردە بەرامبەر براکانم کە کوردن هاوزمانن کورد بێ
بێ پشتە بێ پەنایە بێ هیچ شتێکە بەس ئەمڕۆ خوای گەورە لەگەڵ کوردە هیچ کەسێ لەگەڵ کورد نییە بەڕاستی هیچ کەسێک بڕوان بە هیچ کەسێک نیە گەڵ پشتیوانی کورد بێ بەس ئەڵڵایە ئەڵڵا ئاگای لە کورد بێت ئەڵڵا کورد بپارێزێ ئەڵڵا هەمووتان بپارێزێ هەموو تەواوی ئەم کوردستانە و من ئەڵێم یەک دڵە کوردستانە رێ کوردستانە خوای گەورە هەمومان پارێز لە ڕۆژئاواین لە ڕۆژهەڵاتین لە باشوورین لە باکوورین لە هەر شوێنێکی ئەم چوار پارچەین لە ئەوروپاین لە هەر شوێنێکین هەمووی بپارێزێ ئەڵڵا وەڵای من چی بڵێم ینی من پێتەڵێم ئیستا پێشتر پێتم وتم کە سوکارەکەی من چێ ئەلفالی کرد کە سوکارەکەی من چێ زیندە بە چاڵی کرد بڵێم چێ بوو هەر ئەوانە بوون کە دوێنێ ئێمە لە حەوینجە و لە کەرکووک و لە باشووری کەرکووک و کوردستان براکانمان لەگەڵیان شەڕیانە کرد و زیاد لە 2-3 شەهیدی پێشمەرگەمان هەبوو بەرامبەر ئەوان ئەمان لێرە و گوازراونەتەوە بۆ سووریا کە لەوێ لەگەڵ براکانمان شەڕیانە لەوێ هەمان ئەو دەست و بازنەی ئەوان ئەگەر ئەوە بێت ئێمە هەمومان داوا لە خواکەین خوای گەورە بێ بە پشتیوانمان خوای گەورە هاوکارمان کا براکانمان لە ڕۆژئاوا بپارێزێت خۆی هەمووی قەرەبوو کراوەتەوە کاتێک من لەوێ بووم لە لزنەکە بووم دانیشت بووم خەڵکە هادەی و پارەکەم کەمە ئەموو تێبینی نووسە لە خوا بەزیاوێ لە چەند ڕۆژی ئایندە ئەوانش کە تێبینیان نووسیوە لزنەیەک جارێکتر بە سەرۆکی بۆردەکەنەوە کەس لە بۆردەکە و تەواوی ئەو تیمانەی حکومەت کە مۆزەف بوون گەڕانەوە ماڵ بە ماڵ هاوکاریان کران دووبارە ڕخنە و پێشنیارەکانیان وەرگیرا و بەردەوام من و لە چەند ڕۆژی ئایندە وابزانم دوکاندار و بازار و ئەوانش وابزانم بەیانیە ئەوانش قەرەبووکرێنەوە ئینشاءالله و هەموو شتێک تۆ هەدەفە تەموحی ئەوان ڕەنگە نەپێچیت من لەبەرەوەی کابرایەکەم لەناو بۆردەکەی ئەوم ڕاستە بەس لەوێ نەبووم کە ئەمەی کە ئەو پێشتر ئەو پارێت تەقری کراوە چەند کراوە ئەو پەیوەندی بەیەمە نەبوو من وە کابرایەک لێ وەستاوم و ناڵێم کەم تەرخەمی و بەس ینی بە تموحی ئەو خەڵکە نەبوو بێ ڕەنگەک پیاوێک 10 ملیۆنی زەرەر کرد بێت تۆ 5 دابێ پێی بەس ڕەنگە بە تموحی ئەو نەبوو بێت ینی خەڵکێکە بێت تەواو چیف بوو بێ وتێتی ئەم پارەی من تەواوە بە جدی خۆم وەرم گرتووە خەڵکێکی شەی ڕەنگە ماڵەکەی زیاتر ئاوی بەرکەوت بێ زەرەری زیاتر بەرکەوت بێ سیارەکەی بەدڵی ئەو قەرەبوو نەکرابێتەوە لە هەموو شوێنێکە ئەو گلەی و گازندەیە بێت و من پێم باش بوو زیاتریان برێت هاوکارێکە زیاتر بێت و لەشی تیمەکەش ساغ بێت لەشی ئەوانە ساغ بێ لەوێن بەجددی ماندوون لە سەروی مانگێکەوە بە هەمویانەوە بە لایەنی پەیوەندیدار و بە حکوومەت و بەو خەڵکە خێرخوازە و بەو کەناڵانە و بە هەموویەوە بەجددی یەک کەس نییە ماندوو نەبێ هەمووی ماندووە تا کەناڵەکانیش بەردەوامیوە تۆ حالن ماندووی مایکت بۆ من ڕاگرت یاخوا لەشتان ساغ بێ و لەشی تۆ و هەمووی ساغ بێ ئینشاءالله هەمیشە بە کارێکمان هەبێت خەمی خەڵک بوازینەوە ڕەخنە و گلەی لە یەکتری نەکەین با هەمومان بەیەکەوە جوانین هەمومان برایەکین کاتێککە من قسەیەکەکەم تۆ قسەیەکەکەی با قسەکە لە ناخی مرۆڤەکە خۆیەوە وەرگین نەوکو تۆ لەسەری دەقێک بنووسیت نا ئەوە نی ئێمە هەمومان بەیەکەوە جوانین جەناب و هەموو کەناڵەکان خزمەتان بە ئێمە و بە چەمچەماڵ و بە کوردستان کرد لەشی هەمووی ساغ بێت و خەڵکی چەمچەماڵ ئەردوو ئای خێرتان بۆکەین لە هەر شوێنێک بێ بۆ هەموو کەس لێرە چەند خەڵات درراوە بە خەڵک سێوەنێژ بە کەناڵەکان درا یعنی ئێمەمان دووبوونی ئەومان بەرز نرخان لە دوێخانی کاکشێک من لێرە سپاسی لایەنی پەیوەندیدار و ئەوانەی کە لێرە بوون لە ناو قوڕاوە چەند تیمێکی ئەسکەری و مەدەنی و بە تایبەتی ئەوانەی ئەسکەریش بوون لە چاری چەمچەماڵە ئەمنیەتی شاریان بەدەست بوو هەمویان وەک ئێمە لە ناو قوڕاوە بوونە و تیمەکانی حکومەت لەگەڵ ئێمە بوونە وەگشتی لە ناو قوڕاوە و ینی هەر ئەوە نەبووە و ئێمە تا تیمێکی خێرخوازی زۆر گەورە بووین ماشاءالله ڕۆژانەیەکی ئیشێکی باشمانەگر سپاس بەخوا بۆیە خوای گەورە دەنگەکەمانی گەیانە ئێرە وەسپاسی ئەو خەڵکیشەکەین بکات دە بەدەنگی ئارامە ڕیشە هاتە چەمچەماڵ و هاوکاری خەڵکی فەقیر و هەژاری ئەم سنوورەی کرد و هاوکاری عامی کرد و پەروەردگار لە ئاسمانەوە بەرەکەت خاتە جیرفانەکانەوە پەروەردگار لە ئاسمانەوە بەرەکەت خاتە ناو هەموو ماڵەکانی کوردستان لە یەک کوردستان ئەوش کوردستانی گەورەیە لە دڵ هەمومانایە چوار کوردستان نییە چوار وڵات نییە یەک وڵاتە کوردستانی گەورە ڕێز و حرمەتمانەیە دوعای خێر بۆ براکانمانەکەین لە ڕۆژاوە ئەڵڵا سەربەرز بن ئەڵڵا خۆی بێ بە هاوکارتان و مەشترسن ئێمە هەر بە کلاشکۆفێ وڵات ڕزگار بۆ ئێوەش هەر بە کلاشکۆفێ خوا پشتیوانمانە تۆپم وەم نایخوا لە لای کورد بەخوا دەبابەی لێدە چیمایی لێدە شێتێکەکەی ئەوەی تر هاترێبی بەخوا یەکشتە پێ بڵێم لەگەڵ کوردا پێی ناگرێت بەخوا چیمایی لێماندا 1970 بار کرد چەند هزار کوردی ئەلفال کرد چی کرد زیندانی سیاسی و قەتڵ و عامی کوردی کرد هیچی پێ نەکرا بە ئەڵڵا ئەو خوایە پشتیوانمانە هیچ کەسێک بەرامبەر کورد پێی ناکرێت بە ئەڵڵا بە کلاشکۆفێکەوە بەرامبەرێک دەباباگرێ کورد ئەربیجێکی پێ بەرامبەر ئەو مدەڕعەی ئەمریکا ئەگرێ کە پێڵێن نازام چەکێکی زۆر گەورەیە بە هەموو چەکێ ناکەوێت یعنی کورد گوێی لە هیچ شتێک نییە 100 کەسی کورد بکوژێ 1000 مان بکوژێ 1 ملیۆن حازرە کورد هەریز نییە خوای گەورە هاوکارمانە بەخوا یەک شتێک لای ئاسی کورددا نایخوا ئێمە بەرامبەر هەموو جێشە گەورەیمان کردووە ئێمە سەدام حوسێن ماڕوانێن بە تایبەتی خەڵکی چەمچەماڵ هەتا 2003 شەڕمان بوو خەڵک 91 کوردستان ڕزگاری بوو هەتا 2003 شەڕمان بوو لەگەڵ حکومەتی عێراقیە شەوێ جوندیمان ئاورد شەوێ ڕەباقیانمان ئاورد دوای وڵات ڕەباقەکەشمان ڕای کردووە نەوەڵا سپاس بۆخوا زۆر باشە لەخوا بەزیابێ ئیشەڵا کوردی سووریا شتێ پەڕێنێ و هیچیش نابێ پشتیوان بەخوا ورەیان بەرزە ورەت بەرز بێتەوە